سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بینێڕێنی عزیز من عوبەیدوڵڵا زاهیرم خۆشحاڵم لە تەوەرێکی نوێی سەکۆی هاوڵاتی دێمەوە خزمەتان بۆ بەرنامەی ئەو جارەمان قسە ئەکەین لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا ئەمێ بپرسم لە هاوڵاتیان چۆن بتوانین تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی تەندروست بەکاری بێنین چۆن وا بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەینە هۆکارێک بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکان بەرزکاتەوە فەرمون ئێوە بینەری ئەم ڕاپۆرتە بن. باش ئەو کاتە باش لە تەوری ئەم جارەماندا باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین تۆڕە کۆمەڵاتی بەکاردێنیت؟ بەڵێ. زیاتر چی بەکاردێنیت؟ وەڵای ئینستاگرامە و فەیسبووکە و سناپە و ئەوانە هەتا چەند سوودت لێ بینیوە؟ وەڵای تا ڕادەیەکی زۆر هەموو سوود و زیانی خوانەیە بەس ئەو لەسەر کەسەکەی دەوەستەوە کە بزان بە شێوازێکی باش بەکاردێنین بە شێوازێکی خراپ بەکاردێنیت ئەو جەستە خۆ دەوەستەوە کە بزان کو بەکاردێنین کو کاتی لۆ دادنێت زەناتە زیاتر بەچەمە بەستێک بەکاری دێنن زیاتر سێرجە شتە لە بۆ توکەمە بەو پێکە خوێنکاری زانکۆین زیاتر لە گۆگڵ بەکاردێنین لە بۆ سێرجە بۆ دروستنی راپۆرت و سیمینار و چۆن بتوانین وا بکەین تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکار بن بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکان ئەوە هەر کەسە و دەبی لەلایەن خۆوە کە لایانی ڕۆشنبیری شتی باش بەڵاو بکاتەوە نەوە ئەنکە بۆ نمونە تۆڕە کۆمەڵایەتی تیکتۆک کە بەڕاستی کۆمەلگەی تێکداوە ئەویش بۆی چەند کەسێکی ناڕۆشنبیر یان جەنابتان تۆڕی کۆمەڵاتی بەکاردێنن بەڵنیایە لەم ڕۆژێک نەجێنیە تۆڕی کۆمەڵاتی بەکارێنێ بەڵنیا بەکاردێنم بۆتە پێداویستێکی ڕۆژانە بەڵنیایەوە وەڵا ئەگەر تۆڕی کۆمەڵاتی بەکارێنێ ڕۆژ دەرناڕۆ لە ئێستادا یعنی هەندێک واڵێن ئەوانەی تۆڕی کۆمەڵاتی زیاتر بەکاردێنن بێئیشەکانن ناتوانێت بڵێ بێئیشن زۆر کەس ئێستا ئیشەکەی لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە وەکو پێیج ئۆنلاینەکان زۆربەی ئیشەکان بە ئۆنلاین ڕۆیە حالیان چونکە خەڵک تاقەتی ئەوەی نەما وەکو جاران بێتە بازاڕ و شت بکات بۆ زۆربەی شتەکان بۆتە ئۆنلاین چۆن بتوانین وا بکەین تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر سکەی خۆیان لا نەدەن بەڕاستی ئەوە لەسەر تاکە بەوەستێتەوەی کە بەکارێنێت ئەوەی کە بۆ لە کێ فۆلۆ ئەکات بۆ نمونە ئەکاونتی چی لایەکی لای کردووە چی ئەبینێت ئەوە ناگەر تۆ گەر کەسی ناشاز لایکنەکەی وانش کارەکانی بەردەوام نابێ ڕیپۆرت لەو کەسانە بدرێتەوە کارەکانی باش نییە چۆن بتوانین وا بکەین تۆڕی کۆمەڵاتی بکەینە هۆکارێک بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکان لەسەر تاکە وەسی ئەو کەسێکەوە سۆشیال میدیا بەکاردێنە هەرو گوتم فۆلۆی چی ئەەکەی لەسەر خۆ دۆستەوە کەسێکەوە بڵین کاری نەشیا بڵاوکاتەوە تۆ فۆڵی ئەوانت کردووە یان کەسێکەوە سوودی پێگەێنێ باری عیلمی و باری چالاکی ئەو شتانە بڵاوکاتەوە بڵنیاو لەسەر تاکەوە ساکەوە بەکاری دێنێت تۆڕە کۆمەڵاتیەکان هۆکارێکن بۆ ئەوی هەندێک کەسی ناشایستە پێبگێنن بەداخەوە هۆیەکەشی خۆمانی بەڵێ قسەکەتەوە هۆیەکە شێر ئێمەینکەوە من و توین لایکەکەین و کۆمنتیانەکەن و شێریان بۆکەین ئەگەر ئێمەوەیان بۆ نەکەن ئەوش بەردەوام نابن بەدڵنیایەوە کەسانی وا زۆرن لە کۆمەڵایە بەداخەوە چارەسەر چییە؟ چارەسەر لایانی پەیوەندیدار ڕاست لایانی پەیوەندیدار ئێستا والیاتۆ کە یعنی گرنگی نەدا بە سۆشیال میدیا پێویستە هیچی هەبێت تایبەت بە سۆشیال میدیادا بسۆڕێتەوە سۆشیال میدیای کوردی تیکتۆکەکانمان چی بزانن خەڵکی چی بڵاوکاتەوە ئەو کارانە کەم بکرێتەوە بەداخەوە
مامەجان و کاتت باش ئەو کاتت باشتریش بۆ جەنابەت. مامەجان تۆڕە کۆمەڵاتی بەکاردێنی؟ پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بۆ بەسەرکردنەوەی ئەم تەوەرەشی زۆر جوان و پڕ لە جێی خۆیەتی هیوادارم بەردەوام بن لەسەر ئەو شتانێک کە ئێستاکە لەناو کۆمەلگا بوونی هەیە و مای دەستخۆشیە و هیوادارم سەرکەوتو سەرفراز بن. بەڵێ تۆڕە کۆمەڵاتەکان بەکاردێنم ئەوڕۆکە تۆڕە کۆمەڵاتەکان بەڕاستی بوویتە هۆکارێک بۆ بەڕێوەبردنی ژیان، یعنی تقریبان ئەگەر بەکارینێنی تو لە ژیان دادەبڕێ. مەسە بۆ نمونە ئەوڕۆکە خەڵک لە وەزعکدایە بەڕاستی هەمووی بێتاقەتە و ئاگای لێک نییە و تومە برادەرەکەت خۆشەویستەکەت عزیزەکەت خزمەکەت ناسایەکەت دۆستەکەت کە مەراسیمەکە خۆشی ناخۆشی وا دەکە لە فەیسبوک بڵاو دەکاتەوە تو ئاگاداری. بەڵام کاگەر ئەوە هۆکارێکی زۆر باشە تو ئاگدار دەبیەوە جەگەت چ بە خۆشی بیت چ ناخۆشی دەچی بەژاری دەکەی لەو مەراسیمە ئێگەوە نەبی ئەوڕۆکە ئەو دەرێ پێم ناکەوێت دەری نەبزانی ئەو دەری وەڵ عاسی لەبیر دەکەی و شەرمەزار دەبی. بەرێ هۆکارێکە لە بۆ ژیان ئەوڕۆکە تۆڕی کۆمەڵاتی بەڕاستی بوویتە شتەشی حتمی. یعنی تۆڕی کۆمەڵاتی بەشێکە لە ژیان، بەشێکە لە ژیان، هەر بەشێکە لە ژیان. ئێستا کە مەسە بۆ نمونە من لە ماری خۆم ئامادەنە نان نەبی شیو نەبی چا نەبیتن بەس تۆڕی کۆمەڵاتەکان هەبیتن وەکو بە هەموو خەڵکی جوایە بەس من خۆم ئامادەنا. هەتا چەند خەڵک سوود لە ینی تۆڕە کۆمەڵاتیەکان وەرەگرێت خۆ لە هەمان کاتیشدا خەڵک زیانیشی لێ وەرەگرێت. بە قورعان ئەوە دەبتە دوو بەش و هەردووچی ئینسان لە ژێر دەسەڵاتی خۆیدا هەیە شتەکە حتمی نییە. تو ئەگەمەتە بتەوی لاەنە باشەکەی بەکاربیینی ئیسپادەی چاچی لێ دەکەی و شتی زۆر بە ئیسپادە و علم و مەسەر تێکردبوون بە ئەو بوارەی تۆ دەتەوێتن ئیسپادە لێ دەکەی ئەوە دەگرێتەوە سەر شەخص. تو مەسە بۆ نمونە برادەراتی ئینسانی باش بکە لایەک بۆ کەسێک بکە کە علمی پێ لایەک بۆ کەسێک کە سیابراکی سیاستمەدار و ڕاستە لەگەر ملت ئەوانە ئیسپادە لێ دەکەی هەم لەبارەی سیاسی هەم لەبارەی دینی هەم لەبارەی علم هەر لەبارەی ژیان ئەوانە زۆر پێویستە و ئەوانە بکە برادری خۆ لەگەوانە تێکرد بە نەک لە کابراایکی ساقیت فاشیل تێدا هەمونەوە عیشتداد و کابرا دوو قسەی نازان شتەشی نازان لە بۆ لای کۆمنت شتێک دەکاتن تو لایکی بۆ مەکە لایکی بۆ دەکەی یعنی تو تەشجیع کابرایت کرد نەخێر تەشجیع کابرای مەکە تەشجیعکە چووکە کابرا علمی پێ هەیە کابرا کە سیاستمەدارە کابرا کە ئیسپادەکەت پێ دەگەینیتن ئەوە دوولانێ دەگەێتەوە سەردەستە خۆت حەزت دەبێت تو باشەکەی بەکاردێنی و هەشە خراپەکەی بەکاردێنی ئەوە هەردووچی بەدەستە خۆتەوە هیچ کەس زەبردەستە نییە. جەنابتان تۆڕە کۆمەڵاتیەکان زیاتر بەچمە بەستێک بەکاردێنن. من وەکو شخصی خۆم تۆڕە کۆمەڵاتەکە زیاتر وەکو جێری ئاڵتونی من مەرەقم ئەخبار و سیاست و شتیوالەیە دائما متابعی سیاست ئیخبارات جا لە هەر لایەکەوە بیتن من تابعی من لەسەر پیاوی سیاست مەدار و لەسەر پیاوی بەڕێوەبردنی دەوڵەت جا ئەوانە من زیاتر لەگەوانە بەوانە بەکاردێنم من وەکو جێری ئاڵتونی زیاتر مەرەقم ئیخبارات و شتیوالەیە. چۆن بکەین تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر چکەی خۆیان لانەدەن؟ والله طبعا ئەو شتاوە شتێکی زۆر ینی ئیسپادەی خۆی هەیە و سوودی خۆی هەیە بەڵام ئەوڕۆ دەبینی کەسانێک بۆ شتی خراپ بەکاری دێننی ئەمەسە لە بۆ درۆدن لەسەر بەکاری دێن ئەوە شتێکی باش نییە. بەڵام ئینسان نەگەر بۆ شتی پێویست و بۆ ئەوەی کە سوود بەخش بێ بۆ خەڵک مەسەلا ڕاگەیانی خەبەرێکی دڵخۆشکار شتێکی دڵخۆشە بەڵام بەداخۆ دەبینی ئەو ڕۆ ئەوەی شتێکی کەوا ئینسان دەریت پێی ناڕەحەتە بەڵاو دەکرێتەوە ئەوە ئینسان دڵی پێی خۆشنی بەڵاو دەکرێتەوە لێ حالیبی ئەمن ئەوە پێ بەشەشی باش نییە. ئەوانەی کە با پێویستە و ئەنی شتێکی فەندێک تێدا بێ قسێکی بەسوودی تێدا بۆ
ملت بۆ مسلمانان بە تایبەتی بۆ ملەتی کورد مەسەلە خۆمان شتێکی جوانە و پێویستە بەڵام ئەگەر لە شتی خراپ بەکار بێ شتەکە کارێکی من ناپەسەندە و کارێکە ینی لە سونی خۆی دەردەچێەوە ینی تۆڕی کۆمەڵاتی هەم لایەنی سودبەخشی هەیە زیان بەخشیشی هەیە چۆن وا بکەین لایەنە سودبەخشەکە گرنگی پێ بدەین ئەگەر هەموو لایەکمان مەسەلە ئەو پێوەرەی کە بۆی دانراوە پێوەری ڕاستەقینە بگرینە بەر هەموو بۆ پێوەری بەکاری بێنی شتێکی جوانە و نەک لێسان لە پێوەرەکەی خۆی لادا بۆ مەسەلەی هەست بریندارکردنی خەڵی یا بۆ بەڵاوکردنەوەی خەبەری دڵتەزێن مەسەلە خەبەری ناڕەحەت تشی باشنی ئەوە بەڕاستی براسڵاوت لێبێت چۆنی حواڵت باشی ئەمێ بپرسم تۆڕی کۆمەڵاتی بەکارێنیت بەڵێ بێگومان زیاتر چ تۆڕێک بەکاردێنی و بە مەبەستی چی بەکارێنی وڵی بەگشتی هەمیان بەکاردێنم بە زیاتر فەیسبوک زیاتر لە بۆ ئەو تەماشاکردنی ڕووداوەکانی ڕۆژانە چ زانیارێک هەیە چ هەواڵی گەرم هەیە ئەو شتانە چاپێداخشتێک دەکەین چۆن وا بکەین بە شێوەیەکی تەندروست سود لە سوۆشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بەرێدەتانی بڵێن سوۆشال میدیا یعنی کە دنیای میدیای ئەو ڕۆی داگیر کردیا دوولایانی ئەم لایانی باشی هەیە و ئەم لایانی خراپیشی هەیە بەس دەتانی بڵێن خەڵک زیاتر لەبەر ئەوەی سانسۆری زۆر لەستنی هەموو کەس دەتانی بەکاربیینی لایەنە خراپیەکەی زیاتر بەدەرکەتیە ینی هەم ئەتوو وەی لێ هاتووە پێوە ئالوودەبی ینی ڕۆژانە ئەگەر تەمەشای سوۆشال میدیا هەزە هەر بەرنامێکی فێسبوک بی تیکتۆک بی سنابی دەبی ڕۆژانە تەمەشایکی بکە ینی وەی لێ هاتیە و ئالوودەبووی بە بەرنامەی سوۆشال میدیا چۆن وا بکەین لایەنە باشەکەی تۆڕە کۆمەڵاتیەکان ئێمە بەکاری بێنین وڵی پێویستە یعنی بە بەرنامە ینی بۆ نمونە ئەمن لە بەشی خۆم لە سۆرەتی خۆم چییە ئەو لایەنەی لێوەرگرم یعنی لە ناو سوۆشال میدیا هەموو زانیاری شتێدایە بەس گرنگ ئەوەیە زانیاری تایبەت بە پسپۆڕێتی خۆم بەش خۆم لێوەرگرم. کاتێکت باش بەخێر بێ سەرچاوم یاخۆ بەخێر بێ یەک دقیقە باداب نیشم بەڵێ ژیان سەرچاوم تەوەری ئەو جارەمان سەرمان بووە تەوەری ئەو جارەمان لەسەر تۆڕە کۆمەڵاتیەکانە جەنابتان تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارێنن وڵی بەکاردێنم مەجالم هەبێ بەس لە بە وێنە کێشان کاتم نییە زار بەزارش بەکاردێنم بەڵێ زیاتر تۆڕە کۆمەڵاتیەکان بۆ چ مەبەستێک بەکارێنن دەگەڕێتەوە بە پێی شەخصەکان بە پێی مرۆڤەکان یعنی ناتوانێت تو برێم کەس ئیلا لە ئەو شتەی بەکاری دێنێ وایە نا ئێستا من بەکاری دێنم لە بۆ کارەکەی خۆم ینی ڤایبەری بەکاردێنم واتس ئاپ تێلیگرام ئەوانە بەکاردێنم فەیسبوک بەکاردێنم بەڵام ئەتوو ئەگەر بۆ سیرکردنێ بێت زیاتر تەماشا تیکتۆک دەکەمە من ئێستا من دیقەتی جەنابتمدا وێنەشەکێشی و مۆبایلش بەدەستەوەیە ئەوە نەبووە هۆکاری ئەوەی کە لە کاتت بگرێت یان ئیشەکەی خۆت بەسەر کەوتوینەکەی ناخ ئیشەکەیم بە مۆبایلەکەیە ئێستا لەسەر مۆبایلەکەی ڕسمەکەی دەکەمە من پێشدان لەسەر ڕسمی لەسەر فۆتۆیان دەسم لەسەر ڕسم بەس ئێستا خەڵک بە مۆبایل ڕسم لە بۆ دەنێرێ لەسەر مۆبایلەکەی ڕسمەکەی دروست دەکەم ئەمستا خەریکی ئەوە نیم تاشە مۆبایلەکەم خەریکی ئەم ڕسمەکەی لەسەر دروست دەکەم ینی تۆڕە کۆمەڵاتیەکان تۆ بە شێوەیەکی تەندروست بەکاری هێنی قسە چییە بۆ ئەوانەی تۆڕی کۆمەڵاتی بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنن تەبەن ئەوانەی کە بە ناتەندروست بەکاری دێنن بەڕای من بەخۆی ناتەندروستە هەر مێشکەکەی ناتەندروستە و
بە ناتەندروستی کە بەکاری دێنێ بیر و بۆچوونەکانیشی ناتەندروستە ئەگە نەخۆ تۆڕە کۆمەڵایەتەکان شتێکی باشە خراپ نییە ئەگە بە باشی بەکاری بێنی یعنی ئیسیفادەی لە بۆ تو هەیە لە بۆ خەڵکەکەی هەیە بەڵام کەسانێک کە بە ناتەندروست بەکاری دێنن ئەوە زەرە لە خۆیان دەدەن لە دەوروبەرەکەشیان دەنجارەیە قسە چییە بۆ ئەوانەی تۆڕە کۆمەڵاتەکان بە شتێکی ناتەندروست بەکاردێنن وڵی یعنی ئەمن ئامۆژگاریم ئەوەیە تۆڕە کۆمەڵایەتەکان لە بۆی دروست نەکرایە کە بە خراپ بەکاری بێنی لە بەوەی دروست کرایە کە ئیسیفادەی لێ بکەی کە چەند زانستێکی پێوەربگری کە ئێستا وڵاتانی ئەوروپا لە بەچی وا پێشکەوتون تۆڕە کۆمەڵایەتەکان لە بەشتی خراپ بەکار نەیانن ئەوان کە دروستیان کردی بزانە چەند زیرەکەن مێچی وان چەند باشە ئەو شتانیان دروست کردیە کەچی ئەمە لێرانە ناتوانین هەموو شتێکی دروستکەین لە بەچی ئەوان بیر و بۆچوونی وان فەرقی هەیە لەگەمە ئێمەژی باشمان تێدا یعنی هەموو خراپ نین بەس چیە زیاتر لێرە بە خراپ بەکاردێ بەداخەوە کەسێ لە پۆستی فەیسبووکان نووسێ بۆی دوعاکانمان لە دڵەوە بوو بە کۆمێنت و سیلێ ڕەحممان بوو بەلایەک سەردانی پرسەمان بوو بە شەیر و کۆبوونەوە دانیشتینەکانمان بوو بە گروپ بەڵێ بینەرانی ئازیز ئەوەی بینیتان سەرنج و تێبینی هاوڵاتیان بوو لەسەر سۆشیال میدیا تا دیدار سڵاو ڕێزمان قبول بفەرمونون هەر شاد بن